احنا ملتزمين ويا الإقليم ب3 نقاط طيناها لهم رسميا. بەئەمانەوە دەڵێم لایەنی هەرێم بە لە سەدا 50 چارەسەرەکەی ئێمە ڕازین، بەڵام هەندێک بۆچوونی جیاوازیان هەیە کە لە بێمتمانەیی بەرامبەر دەسەڵاتی فیدراڵیەوە سەرچاوی گرتووە. بەڵام دەرەنجام ئێمە سوورین لەسەرەوەی کە ئەمە تاکە ڕێگەیە کە تەواوی پیشەسازی نەوتی پێبەڕێوە بەرین. ئەوەی بەسەر بەسرەدا جێبەجێ دەبێت بە جۆرێک لە جۆرەکان بەسەر ئێمەشدا جێبەجێ دەبێت. لە ڕووی بازرگانیشەوە نەوتی هەرێم هیچ خزمەتێک بە ئێمە ناگەێنێت. پیشەسازی نەوتی هەرێم بەراورد بە ناوچەکانی دیکەی عێراق پیشەسازێکی سەرکەوتوو نییە، بەڵام باسەکە پەیوەندی بە یەکپارچەیی وڵات و مافی لایەنەکان و سەلامەتی ڕێو شوێنەکانەوە هەیە. ئێمە زانیاریمان لەسەر قەبارەی هەناردە و لایەنی کڕیاری نەوتی هەرێم و گرێبەستەکانیش هەیە. شیکردنەوەمان بۆ گرێبەستەکانیش کردووە. بەڕاستی تاوانێکی گەورە نین، لە سەدا 80 گرێبەستەکان دروستن، کێشە لە سەدا 20دایە.